آخر شت حەز دەکەم یەک قسەی کورتی خۆشتان لۆ بجێڕمەوە ئاماژە پێ بکەم. بریتە لەوەی کابرایەک زەواجی کردبوو، زۆر زەواجێکی بە حسابی خۆی ڕێک و پێک. ڕۆژێکیان تەلەفۆن لۆ خێزانەکەی کرد، پێی گۆگۆتی ئەوڕۆ میوانم دێ جیسکەکی بکوژەوە، نردیتمەوە مارێ و کەوری کە و خواردنەکەی لێنێ. ئافرەتەکەش وتوڵە من تازاتیمە خۆ نازانم جیسچی لێنێم. ڕاست دەستی کرد بردیەوە ماری بابی. گوتیەوە نازانی جیسچی لێم لێ، جیسک نازانی معنای چییە؟ کابرا گوتی قسەکەت ڕاستە. بابی زۆر عاقڵ بوو، زۆر تێگەویشتی بوو. گوتی دەی باشە لێرە 6 مانگان بەجی بێ، لە 6 مانگان بەجیێش بابی فێری کرد جیسک ئەو ها دەکوژرێتەوە، ها کەور دەکرێەوە، ها لێ دەندرێ و هەرچەند میوانی شیوەکەیانەوە هابدێ. پاش 6 مانجی لە دوو کابرای ناهات نێوڕانی هاتە مارێ. گوتی جەوە هاتیمە بیبەمەوە. گوتی نێوڕانی لێرە بە ئەو جا دەچیەوە. گوتی باش. پێشی نێوڕانی کابرا چەقۆشی دادەست داوایەکە، گوتی بڕۆ ئەو جیسکەمان لۆسەر بڕۆ لە بۆمان لێ بنێ. کابرا گوتی من نازانم. گوتی نازانی؟ گوتی نا. گوتی بڕۆ ماری بابە 6 مانگ دەورەی بکە و فێرە جیست کوشتنەوە و لێنان بۆ ئەو جاوەرەوە ئافرەتەکەت دەینەوە. کوڕە گوتیان من کردەمە توونەکەی. گوتی قەسەم بەخوای هەتا فێر نەبی نایەبی بێەوە. کوت بەمە ناردەوە ئەو هەشت بەخۆ بڕۆ. ما بە زۆر شت هەیە پیاوەکە بەخۆی نازانی، مەفهومەکە تێناگا، دەڵێت ئافرەتەکەی دەبی ئەتوش ئەو هابی. وەڵا 6 مانگ ناردیانەوە دەورەیان پێکرد، هەردووک فێر بوو جیسچیان لێ دەناجا، مشکلەیان نەمابوو. ژنەکە لێ با پیاوەکە لێنە با جیسک لێ دەندرا خواردن دەخورا و هیچ مشکلەیان نەبوو. جا لێ بەڕێزانم بەڕاستی ئێمە پێویستمانە بەو مەفهومە ئاوا تێ بگەین لە دەقە شەرعیەکان و لە تەواوی ئیشە کۆمەلگایەکان بۆی ئەو کێشانەمان لە کۆر دەبتەوە. ومێ دەکەم ئینشاءالله توانیمان سەمچێک لە قورئان و لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە تێگەویشتنی مەوزوعی هەڵوەشاندنەوە کە شتێکی ئاسان نییە بە ئێوەی عزیز و خۆشەویستگایان بی. زۆر زۆر سپاسی گوێگرتنتان دەکەم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.